پرۆسەکە لەم هۆڵی کێمەلێن و حەسەبەوەی کە ئیتیسالمان لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی لە هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکانی ژێیە تا ئێستا سوپاس بۆخوا باشە ڕابڕێەوە. ئەمڕۆ لە کوردستان 130 قوتابی مافی بەشداربوونی هەیە لە تاقیکردنەوە گشتەکان کە دابەش بوون بەسەر 2175 هۆڵی تاقیکردنەوە. هەماهەنگی لە نێوان هەموو لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان، وەزارەتی کارەبا، خوێندنی باڵا، گواستنەوە و گەیاندن، وەزارەتی ناوخۆ، وەزارەتی پێشمەرگا و هەموو لایەنە معنیانەی دیکە هەیە وە کراوە. بەڕێزان پارێزگارەکان، سەرپەرشتیاری ئیدارە سەربەخۆکان بەرپرسی ژووری ئۆپەراسیۆن و هەماهەنگین بۆ ئەم بابەتانە کۆبوونەوەیان لەگەڵ تەندروستی، لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی کارەبا و هەروەها پەروەردە و هەموو لایەنانەی دیکە کردووە لە هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکان بۆی کە هەماهەنگی بکەن. ناڵێن هەموو شتێک لە 100% دەبێت، بەڵام ئەوەی کە وابەستەیە بە ئێمە وەکو وەزارەتی پەروەردە ڕقەمی فیدەر و محاویلەی کارەبای ئەو قوتابخانانەی تاقیکردنەوەشی تیاکرێداومانە بۆ وەزارەتی کارەبا. پار پرۆسەکە زۆر سەرکەوتوو بوو، ممکنە لە قاعەیە دوانسیان کارەبا ئەکوژێتەوە دێتەوە، ئەمە حاڵەتێکە واریدا، بەڵام پار ئێمە لە تەمووز ئیمتیحانمانداوە پرۆسەکە زۆر سەرکەوتوو بوو.